بەناوی خی گەورە و میرەبان ئازیزانم سلااوتان لێبێت خۆشحاڵم لا ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری ورچی لە کۆتا ڕۆژیەفتە بەوەی بەڕێز و خۆشەوی شاد بوومەوە بۆ قسەکردن لەسەر یارەکانی چامپیۆنز لیگ یارەکانی گەڕانەوە. قسەیەک لێرە دەکەین، قسەی دواتر سەبارەت بە یاری دۆمی چامپیۆنز لیگ لە وڵادێکی، چونکە ئەوەی دوێنێ لەولا باسمان کرد لە یاری ئەم شەو بینرا، یاری ئەم شەو بیسترا، یاری ئەم شەو ڕوویدا و ئینتەر میلان گەیشتنی بە یاری کۆتایی چامپیۆنز لیگ مسۆگەر کرد بۆ حەوتەم جار لە مێژوویدا. بەرشەلۆنە لە وەرزە ناوازەکەی نەیتوانی بگاتە یاری کۆتایی چامپیۆنز لیگ، ئەوەی کە پێویست بۆ ئەنجامیدا ئەنجامیدا، ئەوەی کە لە تۆپی پێیا دەبێت بکرێت کرا، بەڵام ئێمە هەمیشە قسەیەکی باومان کردووە وتومانە چامپیۆنز لیگ قۆناغێکی ئەستیارە پێویستی بە وردەکاری بچووکە و هەمیشەوەم پێوتون بێڕێزی بەرامبەر بە نازناوی چامپیۆنز لیگ مەکە. کاتە دەبینی تیپێک دەبێتە پاڵەوان مەڵێ ئێمە چی بوو بردیانێ، نە، قۆناغی چامپیۆنز لیگ زۆر هەسیارە، لە خول داکرێت سێ یاری بدۆڕێن هێشتا لە ململانەیە دەمێنی، بەڵێ خول نەفەس درێژیە، بەڵام چامپیۆنز لیگ نەگەر نەفەس درێژیە، کامل تەرکیزیە، لە یەک خولەک چاوت غافڵکە، لە یەک خولەک کەم تەرخەمی بنوێنە پەنجی ساڵی تیپێک بە دەرەچێت. بەرشەلۆنە خولێکی هێشتا حەوت تیپە بوو کە گەیشتە گێمی یەکەم ئینتەر میلان گەیشتە یاری کۆتایی چامپیۆنز لیگ لە میونخ. بەرشەلۆنە خولێکی هێشتا حەوت تیپە بوو کە گەیشتە یاری کۆتایی لە میونخ، ئەنی لە نزیک بوو تەواو بە یاریە مشتێک کۆتایی بێت، بەڵام بەهۆی یەک ینی کەم تەرخەمیەک، ینی لەو تۆپێک کە ئاماڵەوە گۆڵ نەبوو تیپەکە ئەچێربی هاتوتە سەر دڵی بەرگری بەرشەلۆنە گۆڵی یەکسامونی ئینتەر تۆمارەکە، ڕەنجی تیپێک لە ساڵێکا ڕۆی. بۆیە ئەو وردەکاریە، ینی بەرشەلۆنە یەک کێشەی هەبوو، کێشەی ئەو وردەکاریە بچووکە بوو، هەموو خاڵەکان تەواو بوو، هەموو تواناکە تەواو بوو، هەموو گەڕانەوەکان و ڕیمۆنتادا و وجود و هەموو ئەمانەی کە هەیە تەواو بوو، بەڵام ئەو وردەکارەی کە لە چامپیۆنز لیگا داوا دەکرێت، ئەو ئەزمونەی کە دەبێت لە چامپیۆنز لیگدا هەدبێت، ئەم شەو ئەوە بەدی نەکرا و ڕەنج و ماندووبوونەکەی فلیک لە وەرزی ئەم ساڵە بە بردننی جامی دوو گوێچەکە بە هەدەر ڕۆی، کە بەڕاستی بۆ من بۆ خۆم بۆ خودی خۆم ئەم شەو زۆر لاماسایی بوو. دوای یاریە دراماتیکی پێشکەشیان کرد، دوای یاریە بەهێزەی کە نیشانیان نا، زۆر لاماسایی بوو ئینتەر بگاتە یاری کۆتایی یاخود بەرشەلۆنە یاری بگاتە یاری کۆتایی. و پێش یاریەکەش بە هەمان شێوە پۆستێکم لەسەر کرد، وتم ئینتەر میلان بگاتە یاری کۆتایی هەر شایستەیە، بەرشەلۆنە بگاتە یاری کۆتایی هەر شایستەیە. ئەوەی جیاوازەیەکە ئینتەر ئەگەر دەرکرێت لە چامپیۆنز لیگ وەرزەکەی بە شکست خواردوودا دەنرێت، بەڵام بەرشەلۆنە سەرەڕای دەرکرانیشی لە چامپیۆنز لیگ ناتوانرێت وەرزەکەی بە شکست خواردوودا بنێت. ئینتەر بۆ حەوتەم جار لە مێژوویدا گەیشتە یاری کۆتایی چامپیۆنز لیگ، بەرشەلۆنە بەسەر بەرزانە ماڵاوایی چامپیۆنز لیگ کرد بە ورەیەکی بەرزەوە، ینی بەجددی ئەوی لە توانایدا بۆ پێشکەشی کرد و تۆ ناتوانانی هیچ تاوانباریە بێ بەسەر بەرشەلۆنەیە و هەموو تیپێکیش لە یەکەم ساڵی ئەزمونیا بەم جۆرە دەرکەوێ و لە یەکەم ساڵی ئەم هەموو یاریزانە لاوەیە کە هەندێک یاریزان هەر یەکەم ساڵیانە بەشداری چامپیۆنز لیگ بکەن، هەتام قۆناغاتون هەتام ئاستاتون، ینی بەجددی هەموو شتێ پێرفێکت بوو لە یاری ئەم شەو. ڕەنگە لەم جۆرە یاریانە تۆ 10 ساڵ جارێ 15 ساڵ جارێ یاریەکی وا ببینیت کە یاری چوون ڕیتم، یاری گەڕانەوە عین ڕیتم، وارەکەش بگاتە کاتی زیادکە و هەردووتی بۆڵام دەرمن. ینی یاری چوون 3-3، ئەم یاری هەمان دایانەوە یاریە پڕگۆڵ نابێ، بەڵام عینن شت 3-3 و بینیشتان لە ئیزافیە ئینتەر گۆڵی چوارەمی کرد و ئەو تیپە بوو گەیشتە یاری کۆتایی. ئەمڕۆ باس لە ڕوبەڕووبوونەوەی پاریس سەن ژەرمان و ئارسناڵ دەکەین کە من پێم وایە دۆخی ئەمڕۆ ڕەنگە دۆخێکی جیاواز بێ، مامەڵەکە جیاواز بێت. لەگەڵ مابن دەچینە لای شاشەکە باسی هەڵە و کەمە کورتیەکانی یاریەکانی پێشوەکەین و باسی ئەو پێشاتانەکەین کە بێت لەم یاریە چارەسەر بکرێ و ئەگەرەکانی بەردەم مارتیتا چین و ئەگەرەکانی بەردەم لۆیس ئێنریکی چین.
کە لەگەڵ ما بن بۆی کە بە تەواتی باسی بارودۆخ و بابەتەکە بکەین و لەسەری بدوێن. طبعا ئێمە باس لە بارودۆخی یاری بەرشەلۆنەوە ئەرسیناڵەکەین یاخود ئەرسیناڵ و پاریس سەن جەرمانەکەین لەوەی کە هەیە و باس لەو دۆخەکەین کە لەم یاریەیە بەرەوکوێ دەڕۆین وە چی دەگوزارێت. طبعا ئێمە ڕوبەڕووبوونەوەیکی تایبەتمان هەیە لە یاری ئەم شەو تیپێکمان هەیە بە پلانی 4-3-3 یاری دەکات و تیپێکمان هەیە کە دەردەکەوێت لەوەی بە پلانی 4-2-3 یاریکە بەڵام بارودۆخەکە ڕەنگە بەو جۆرەی لێ بەتۆم تیپەش بێرێتەوە کەشی یاریکردنی 4-3-3 یاخود لە ئەرسیناڵە ئێمە تیپێکمان هەیە کە یاری دەکات تیپەکە دەبێتە چی؟ ئەبێتە 4-1-2-3 لە یاریکردن. ئێستا من باسی هەموو حاڵەتەکان وەگەرەکانی بەردەم ئەرسناڵە بۆ دەکەم و باسی جوڵەی پاریس سەن جەرمانت بۆ دەکەم و لە دۆخی یاری چوونیش. طبعا یاری چوونی ئەم یاریە بە تاکە گۆڵێکی بێوەڵام لە سوودی پاریس سەن جەرمان کۆتاییاتەوە. ئێمە دەبێت بزانین ئەو گورزەی کە پاریس سەن جەرمان لە یاری چووناوەشانی چۆن ڕوویدا کڤاراتسخیلیا، دێمبڵی، جزری دووی یاخود حەج یاریزانێکی تە یاریکە بارکۆلا بێ یاخود دەر یاریزانێکی تر بێ، فابیان ڕۆیس، نێڤێس، ڤیتینا، حەکیمی، مێندەس و ئەمەش کیمپیمپی و مارچینۆس. جوان سێری شێ میوێنەیە بکە. ئەمە لەم کاتەیە کارسیناڵ تۆپ وەردەگرێ. پاریس سەن جەرمان بەم جۆرە فشاری کرد لە سەرەتای یاریەوە لە نێو یاریگای ئیمارات بۆ ئیستیغلالی دۆخێکی کرد. تۆماس پارتیمان وجودی نەبوو لە ئەرسیناڵە کامە کێشەیەکی گەورە بوو بۆ ئەرسیناڵ چونکە ڕاگری ئەرسیناڵ تۆماس پارتیە بوو. گۆڵی یەکەمی پاریس ئەلەم فشارەوە بەرهەم هات، ئەلەم هێزەوە بەرهەم هات. لێرەدا ئێمە پێشەوەی دەست بە شیکارەکە بکەین پرسیارەوەکەین ئایا پاریس سەن جەرمان و لویس ئێنریکی هەمان ئەم فشارە دووبارەکەنەوە؟ ئایا هەمان ئەم دۆخەی یاریزانانی پاریس بە یاریکردنیان ئەشرەف حەکیمی، مێندێس و ڤیتینا، نیڤێس، فابیان ڕۆیس، کڤارا، دوی بارکۆڵا یاخود دیمبڵی هەر بەم جۆرە فشارەکەنەوە سەر بەرگری کارەکانی ئەرساڵ، هەر بەم جۆرە فشارەکەنەوە سەر دۆخی ئەرسیناڵ یاخود دۆخی یاری بەرشەلۆنە و ئینتەر میلان پێمان دەڵێت ئەنریکیەمان حەزەری جێمی دۆمی یاریەکە دەکاتەوە و هەوڵ دەدات لە جێمی دۆمان لە هێرشی ئەم پلانە ڕەنگە لە جێمی یەکەم یاری پێ بکات، ڕەنگە لە جێمی دووەم هەوڵ بدا لەوەی کە ئەگەر بە گۆڵ گەیشت گەڕانەوەی بکە پارێزگاری لە ئەنجامی یاریەکە بکە، ئەگەر بە گۆڵیش نەگەی ئەوە دۆخێکی تر بێ. ئەمە وەکو پێم وتی پاریس سەن جەرمان وەکو پرێسین کاتێک دەوێت پرێسین کاتە سەر تیپی ڕکابەر کاتێک گۆڵی لە تیپی بەرامبەرەوێ بەم جۆرە هەوڵی ئەوادات بە تۆمارکردنی گۆڵەکە بگا کە وەکو بینیشتان وەکو پێم وتن گۆڵی یەکەمی یاری چونکە بەدەست هات ئەبەم جۆرە بەدەست هات کە پاریس سەن جەرمان توانی لە ڕێگەی دیمبڵیەوە گۆڵی یەکەم تۆمار کات. باش ئەمە سەبارەت بە گۆڵی پاریس وتمان، بەڵام ئێمە بێ ئەمڕۆ باس لە چی بکەین؟ باس لەوە ناکەین کە هەفتەی پێشوو کە باس یاری پاریسمان گروتمان ئەمە یاری گەڕانەوەی بۆ پاریس سەن جەرمان چونکە نوقسانی پارتیەشمانەیە لە ئەرسیناڵ ئەمە کلێنێکی گەورەیە. ئەم یاریە دۆخێکی جیاوازترە. یاری چوون کە دەستی پێ کرد لە نوقتەی سفرەوە دەست پێکرا بۆیە پاریس ناچار بەمە بوو. بەڵام ئەم یاریە پاریس لێکوی چۆ دەست پێ دەکات لە بردنەوەی کە دەست پێکە بۆی ئەگەر ئەم یاریە دۆخی ئەم یاری ئەم شەوەکو خۆی بڕوا بەڕێوە تەنها ڕای بگرێ پاریس ئەو تیپێکە دەگات و یاری کۆتایی چامپیۆنز لیگ بۆ دووەم جار لە مێژوویدا. یعنی پاریس ئەم هەلەیە ئەم دەرفەتەشیە بۆی بگاتە یاری کۆتایی چامپیۆنز لیگ. بۆیە واقعیەن ئێمە بێ باز لە چی بکەین؟ ئێمە باز لەوەیەکەین کە ئارتیتا ئەکرێت چۆن زەفەر بۆ پاریس سەن جەرمان بێنێ یا چۆن کلیلی سەرکەوتن یاخود کلیلی گۆڵکردن بەرامبەر بە پاریس سەن جەرمان بدۆزێتەوە. ئایا چیمان پێویستە؟ دیقەت بدەن هاوڕێ، ئێمە لێرەدا ئەگەر تیمبەرس یاریکە یاخود ئەوتا بنوای دیاریکە ئێمە تایبەتمەندیە ناین بە سێبەرگری کارەکە کیوەرس سالیبا تیمبەرس یاخود بنوایت. باش ئێمە لێرەدا چیمان هەیە؟ تیمی ئەرسیناڵمان هەیە و دابەشبوونی تیمی ئەرسناڵمان هەیە لەوەی کە ئەم تیپە چۆن دابەژە بێ
و چۆن هەوڵ بدا بە گۆڵ بگات. لە یاری پێشوودا ئێمە کێشەیەکمانە بوو، کێشەمان هەبوو لە ئەگەرە یاریزانە مارتین ئۆدیگارد بێ، کێشەمان لەوە هەبوو مارتین ئۆدیگارد لە هەر شوێنێکی یاریگایە بوو، ڤیتینا و یاریزانە بوو کە پەستانی لەسەر بوو، واتە پرسینگ مان تومان لەگەڵ مارتین ئۆدیگارد دیارە کرد. کاتێ مارتین ئۆدیگارد لێرە بوو، ڤیتینا لێرە بوو، هەموو تۆپێک لێرەدا کاتێک مارتین ئۆدیگارد نزیک دەبوو لەوەی تۆپ وەربگرێ، ڕاستەوخۆ ڤیتینا و کەسە بوو کە نەیدەهێشت ئۆدیگارد تۆپ وەرگرێ. ئەلێرەدا ئەم یاریە ڕەنگە هەمان سیناریۆ دووبارە بێتەوە، هەمان سیناریۆ دووبارە بێتەوە. ئەلێرەدا ئەمە پێویستمان بە چییە؟ ئێمە دوێنێ باسم بۆ کردن، وتم بەرشەلۆنا گەر یارەکەی لێ قورس بێ چاودێری لامین و چاودێری ڕافینا ئەکرێ، بەڵام ئۆڵمۆ ئەکرێم دەرفەتە بقۆزێتەوە. ئەگەر دیقەتی گۆڵی دووەم بن هیچ کەساکەی لەو ئۆڵمۆ نەبوو کە چوەوێ. ئەگەر ئۆڵمۆیەک تۆستەرکیزی زیاترە بۆ بەرشۆنە دەیتوانی گۆڵی باشترکە. بەس ئەوەی کە لە گۆڵی دووەما ئۆڵمۆ کردی دوو جار لە یاریەکە بیکردا بەرشۆنە ئێستا لە یاری کۆتایی چامپیۆنز لیگ بوو. بۆ لەبەری چاوەکان لەسەری دیکە بوون ئۆڵمۆون بوو. ئەم یاریەش عینەن سیناریۆیە. دەبێت ئارتیتا باش لەوە تێبگات تەواوی سەرنجی ڤیتینا و نیڤێس، تەواوی سەرنجی ئارسینال پاریس سەن ژەرمان لەسەر مارتین ئۆدیگاردە، چونکە ئۆدیگارد بە کلیلی دابەشکردنی تۆپەکان و هێرشەکانی ئەرسیناڵدا دەنێت، بە بناغی ڕێخستنی هێرشەکانی ئەرسیناڵدا دەنێت. بۆیە ئەکرێت هەمان سیناریۆ دووبارە بێتەوە. لێرەدا بۆ ئارتیتا ئێمە پێویستمان بە چی هەیە بۆی کە هاوکاری ئۆدیگارد بکەین بۆی ئەم شەو بتوانن بە گۆڵی پاریس سەن ژەرمان بکەن، بتوانن من هێستش پێم وایە ئەم یاریش بە هەمان شێوە ئەکرێ بڵین پاریس زەنگایە لە پێشتر، بەڵام من بەو نیم یعنی بڵێم ئارسناڵ چۆتە دەرەوەی پاڵاوانتێکە یاری ناو یاریگای خۆی دەڵێن نەخێر. نەخێر، بڕوان بە کار و کاردانەوەی یاری هەیە، بڕوان بە ئامادەکاری تایبەتی ئەم تیپە هەیە، بڕوان بەوە هەیە کە ئارسیناڵ وەرزێکی دەست بەتاڵی هەیە کە جەنگێکی قورسەکە بۆ گەشتن بە یاری کۆتایی و متمانەشم بۆ هەیە کە ئارسیناڵ ئەنجامەکە بەسەر پاریس سەن ژەرمانە قەڵب بکاتەوە. ینی لامۆم دۆخانەیە. ئۆدیگارد ئەگەر چاودێری کرا ئایا کلیلەکانی بەردەم ئارسناڵ چێ بێ یاخود دەبێ چۆن ئارتیتام کلیلە بۆ خۆی بقۆزێتەوە. ئێمە لویس سکیڵیمانەیە کە سەرکەوتنیەک ئەنجام دەدا، باشە، وە لێرە شەوانەیە دیکلان ڕایسمانەیە، باشە. ئەگەر ئێمە باس لە پارتێ بکەین، ئەمە پارتێ بێ، ینی دیقەتی ئەم یاریە بن، سیانمان دەمێنێتەوە لە دوا. لویس سکیڵی یەتەوە ناوەند دەبێتە یارمەتیدەری تۆماس پارتی، و لێرە شۆ دیکلان ڕایسمانەیە، لێرە ساکامانەیە، لێرە میکێل مێرینۆمان هەیە و لێرە شۆ گابریێل مارتینێلیمان هەیە. کاتێک ئۆدیگارد دێتە بەشداری هێرشەکە لێرەدا ئێمە ڤیتینا بەم یاریزانە ڕۆ با ئێمە دۆخەکە بەو جۆرە بەراوردکەین. ئارسیناڵ لە کاتی هێرشایە چۆنم کلیلی سەرکەوتنە بدۆزینەوانێ، چۆنم ڕێگەی سەرکەوتنە بدۆزینەوانێ. هەمان ئەو کارانەی لویس سکیڵی لە یاریەکانی ڕابردووە کردوێتی، چونکە زۆر قورسە پاریس سەن ژەرمان ڕێگەت بدات ئەلەم لایەوە یاخود ئەلەم لایەوە بناغی هێرشەکان ڕێت بخەی. ئەوەی من تێبینیم کردووە لە یاری چوونە بەستونی هێرش بردن لە ڕێی باڵەکانەوانێ لەلایەن ئارسیناڵ و لەلایەن هێرشبەرانی ئەرسناڵەوانێ لەلایەن یاریزانەکانی پاریس سەن ژەرمانەوە زۆرترین چاودێری دەکرات، ئەمە هەمووی دەبەوە بە فەشەل، کەواتە لە یاری گەڕانەوە ئارتیتان نابێمانە دووبارە بکات و بەڵکو دەبێت پلانەکە گۆڕانکاری چی بەسەردا بێت. بەڵێ سەرکەوتنی گابریێل مارتینێلیمان هەبێ، سەرکەوتنی ساکاشمان هەبێ، ئەگەر ترۆساردی ژیاری کرد سەرکەوتنی ترۆساردیشمان هەبێ، ینی لە حاڵەتێ لە حاڵەتەکان مەبەستەکە لێرەوەیە. و ئێمە چاودێریکیشمانەیە بۆ ئۆدیگارد. ئەلێرەدا جیمانەیە سەرکەوتنی ڕایس و سەرکەوتنی لویس سکیڵی و سەرکەوتنی پارتێمان هەیە. و لەم حاڵەتەدا میکێل مۆرینۆ فەراغێکی تەواو وەرگریە لەم تۆپانەی کە لە لاکانەوە یاخود لە عومقەوە ڕێک دەخرێ بۆی کە بتوانێت چی دیکلان ڕایس بێ، چی میکێل مۆرینۆ بێت، چه پارتێ بێ کە چەند دارچەر دەکەوێت لە عومقەوە گورز لە پاریس سەن ژەرمان بۆشێن، چونکە لە باڵەکانەوانێ پاریس سەن ژەرمان خوێندنەوەی تەواوەکە بۆ دەستبۆشانن و لە عومقەوانێ ڤیتینا تەختەیەکی زۆر زۆر باشەکە بۆ جوڵەکانی ئۆدیگارد بۆ چاودێریکردنی ئۆدیگارد بۆ ڕوبەڕووبوونەوەی ئۆدیگارد. بۆیە لەم کاتەدا ئێمە پێویستمان بەوەیە کە ئارسیناڵ لێرەوە هێرشەکانی ڕێبخا و پێویستمان بەوەی ئارسیناڵ بێوێ
لەم ناوچانەوە گورزی خۆی لە پاریس سەن ژەرمان بۆ شوێنێ یاخود ئەو تۆپانەی کە مارتینێلی یاخود ساگا سەر دەکەون ئاراستەکە بگۆڕێ بەم جۆرە نەبێ ئەم یاریزانە بێتەوە بەرەو ناوچەی سزا لێرە و لێدانەکان بە یاخود یاریکردن بێ ڕووبدات چونکە لە حاڵەتی ئەو جۆرەمە بینیمان دوو تۆپ لەلاوە کە هەڵکەوتن هەم بۆ مارتینێلی هەڵکەوت لە جێمی یەکەم هەم بۆ لیاندۆر ترۆسارد هەڵکەوت بۆ لە جێمی دووەم هیچیان گۆڵی لێبەرهەم هەنات و ئەکرێت بڵێن چەکێکی دیکەی ئەرسینال بۆ پاریس سەن ژەرمان ئەوەیە کە لە ڕێگەی تۆپەوەستاوەکانەوانێ ئەرسینال جارێکی تر گورزی خۆی بوەشێنێ و جارێکی تر هەوڵی ئەو بدا بربەستی پاریس سەن ژەرمان تێپەڕێنێ بگاتە قۆناغی داهاتوو بەڵام ناکرێت لەگەڵ ئەم هەوڵدانەی ئەرسیناڵە ئەم خامۆشیە ببینێت چونکە سەیریکە ئەرکی ئەم شەو قورسترین ئەرێک لەسەر کێیە بە بڕوای من لەسەر لویس چیڵیە لەسەر تۆماس پارتیە لەسەر دیکلان ڕایس چونکە بۆ کاتێک ئەرسینال ناچارە بەم جۆرە هەوڵی تۆمارکردنی گۆڵ بدە ناچارە ئارتیتا بەم جۆرە هەوڵی تۆمارکردنی گۆڵ بدە کاتێک تۆ دیتە ئەم دۆخەوانێ لێرە تۆ بێ بزانی کاردانەوەمان هەیە ئێمە لێرە باڵێکی سریعمانەیە کە بارکۆڵا بێ و لێرەش باڵێکی سریعی دیکەمانەیە کە گڤارا بێ و لێرەش یاریزانێکمان هەیە دێمبڵی کە بەڕاستی ئەمساڵ سەرسوڕهێنەرە لە هەر پێگەیەکە کاری کردێ لە باڵی چەپ لە باڵی ڕاست لە هێرشبەری سەرڕم کاری پێکا کە یارمەتی دەری ناوەند و پێگەکانی تریشە کەواتە ئەبێ خوێندنەوە بۆ ئەو وردەکاریە بچووکە بکرێمە دەبێتە وردەکاریانەی کە دەبێت ڕانەر ئیشی لەسەرکە کاتێک تۆ یاریزانەکانت بەم جۆرە هەوڵی گۆڵ دەدەن دەبێت تۆ بزانی لە توانای تیپی بەرامبەر دڵنیابی لە توانای تیپی ڕکابەر دڵنیابی کە ئەویش چەشی خۆی پێیە بۆ ڕوبەڕووبوونەوەی تۆ و چەشێکی پێیە کە دەتوانێت گورزت لێ بۆشێنێ ئێوە دیقەت بدەن ئەگەر بێت و ئەم حاڵەتانە ڕووبدا یاخو لێرەوە کەم تەرخەمی لێرشبەرەکانە ڕووبدا مەترسی پاریس سەن ژەرمان سێ هێندەیە بەرامبەر بارسنال بۆ تۆمارکردنی گۆڵ چونکە لێرە دامە چیە لەم کاتەدا سالیباس سەرەکەوێ باگەرێکی زۆر تیمبەرز بێ یا بنوایت بێ ئەگەر تیمبەرز بێ و زیاتر دابەزێتە پێشەوە گەر بنوایت بێ کەمتر دابەزێ و لێرەش کیوێرسمانەیە کە سەر دەکەێت بەڵام ئەگەر ئێمە هەر تاکێ لەمانە وەربگرین لە ڕوبەڕووبوونەوەی یاریزانەکانی پاریس سەن ژەرمانە لە یەک بە یەکە ئێمە دەزانین کە یاریزانەکانی پاریس سەن ژەرمان توانێت ڕوبەڕووبوونەوەی هەرێکێکیانێ بۆیە قورسترین ئەرێک بۆ تۆماس پارتەیە بۆ دیکلان ڕایسە و بۆ لویس چیڵیە بۆی کە تەقتیەی تەواوی ئەم یاریزانانە بکەن لە کاتی هێرشەڵگەڕاوەکانی پاریس سەن ژەرمان لە کاتێکە ئەرسناڵ لە هەوڵدانایە بۆ تۆمارکردنی گۆڵ ڕێگە نەدەن و وریابن لە ڕوبەڕووبوونەوەی یاریزانەکانی پاریس سەن ژەرمان بۆ تۆمارکردنی گۆڵ چونکە ئێمە دەزانین ئەمساڵ پاریس سەن ژەرمان لە ڕێگەی سەرجەم یاریزانەکانیەوە یعنی زۆرترین ڕێژەی گۆڵی لەلایەن حەکیمیەوە هەیە لەلایەن مندێزەوە هەیە لەلایەن ڤیتیناوە هەیە لەلایەن نیڤێزەوە هەیە ڕۆیزیش بەشداری کردووە بارکۆڵا پێشتر گۆڵکەرێکی باش بوو و ئێستا بە هەمان شێوە جزری دووی بەشداریەکە گۆڵکارێکی باشە و گۆڵەکان ناوکاریانەکە دێمبڵی ئەستێری یەکەمی تیپەکەی لە ساڵی 2025 بە تایبەت و کڤارامانەیە کە بە تاوی لەگەڵ کەشوای پاریس سەن ژەرمانە تێکەڵ بووە و گۆڵکارێکی باشی تیپەکەیە لە بەرامبەریشدا گۆنکاڵۆ ڕامۆسمانەیە لەسەر کورسیە دەکە بەشداریەکە دەتوانێت گورزی خۆی بۆشێنێ و هەموو ئەم دۆخانە لە سوودی پاریس سەن ژەرمانن بەڵام ئەوەی کە دەرفەتی ئەرسیناڵ دەدا ئەوەی کە ئەگەرەکان لە بەردەم ئەرسیناڵا دەکاتەوە ئەوەیە کە ئەم تیپە هیچ شتێکی نەماوە لە دەستی بدا سەیری بکەن ئێستا بۆ نمونە ئەگەر بێت ئێمە بەرشۆن ئەم ساڵمان بینیوە لەوەی کە چەندین یاریگەڕانەوەی هەبوو بەرشەلۆنەمان بینیوە کە چەندین یاری بەرامبەر زۆربەی زۆری تیپەکان گەڕاوەتەوانێ بەڵام قورس بوو بۆ ئەوەی کە ببینین ئینتەرمیلان ببینین بگەڕێتان ینی لە کۆی گشتی و یارێک کە سیانزە گۆڵیتیا تۆمارکرا کە حەو گۆڵیان ئینتەر تۆماری کرد لە 6 جاریانە ئینتەر پێش بەرشەلۆنەکە و لە یەک جارە بەرشۆنە پێش ئینتەرکەوت بە تایبەتی ئەو گەڕانەوەی ئینتەرمیلان سەلمێنەری ئەوە بوو کە ئینتەر وەرزەکەم ساڵی دەست بەتاڵ دەرەچوو وەرزێکی سەرکەوتوی دەبووی بە شکستێکی تەواو چونکە وەکو پێم وتن ئینتەر ئەم ساڵ لە خولی ئیتالی ڕەنگە بێبەش بێ لە جامی ئیتالیا ڕەنگە بێبەش بووە ئەوە هیچ ماڵاوای کردو سوپەر ئیتالیا بەرامبەر بە میلان لە دەست بە بەڵام ئەبێت چاک بزانی کاتێ ئینتەر ئەگەر بێت و ببێتە براوەی نازناوی چامپیۆنز لیگ
هەموو وەرزەکەی ئینتەر میلان بە سەرکەوتوو دادەنرێ چونکە بردننی نازناوی چامپیۆنز لیگ گرنگترین نازناوی ساڵە، گەورەترین نازناوی ساڵە، دیارترین نازناوی ساڵە و ئەو نازناوەیە کە هەمووان ستایشتی لێوە دەکەن. بۆیە ئەو گەڕانەوەی ئینتەر میلان بۆ گۆڵی 3-3 ئەم متمانەی لا دروست کردوم کە منم خوێنەوە بۆ ئەرسیناڵ کەم لەگەڵەوەی خۆتان نەزانن من هەر لە پێشترا پێم وا بۆ کە پاریس سەن ژەرمان وتی پێ دەگاتە یاری کۆتایی، بەڵام بەجددی لە گۆڵی 3-3 ئینتەرەوانێ ئەرسیناڵم نەپاڵاوتەوە بەسەر پاریس سەن ژەرمانە سەرکێ، بەڵام پێم وایە ئەگەر ئەرسیناڵ و یاریزانەکانی ئەرسناڵ دێمە لای کۆمنتەکانتان ئێستا ئەگەر یاریزانەکانی ئەرسیناڵ یاخود تیپی ئەرسیناڵ بە هەمان بیرکردنەوەی یارەکەی ئینتەر بچن و بە هەمان دۆخی یارەکەی یاریزانەکانی ئینتەر میلان بیر بکەنەوە، من پێم وایە ئەرسیناڵ دەرفەتی هەیە و دەتوانێت ڕوبەڕووی پاریس سەن ژەرمان بێتەوە و دەتوانێت ڕێگەی سەرکەوتن بەرامبەر ئەم تیپە بدۆزێتەوە وەکەوەی کە هەیە. دێمە لای کۆمنتەکان زۆر بە خێرایی کاکاروانە لێ کاک مەحەمەد گوناحە بە ماسە بەرزەوە بەرشۆنە دەرکرێن من خەتاکەی بۆ ئاراخۆ دەجێرمە وڵی من هیچ ڕەخنێک لە جاریزانێکی بەرشلۆنە ناگرم و لە سکواتی بەرشلۆنە ناگرم، تەنها ستایشیانەکەم، تەنها یعنی بەجددی هەر وەسف و ستایشن بڕوا بکە ئێستا بەرشلۆنە لە یاری کۆتایی چامپیۆنز لیگی ژاوە هەمان بارودۆخم بۆ ئینتەر باز دەکرد، من پێم وایە لە ئێستا بەرشلۆنە شانین ڕەخنەیە نیە، بەڵام بە دواتر باسیەکەین لەوەی کە کۆمەڵی وردەکاری بچووکێکە بێت چارەسەر کرێ بۆی کە تو ئامانجی زیاتر بکێشی. کاگاوکارەڵێ لەوەی مەدید زۆر کە لە بەیاریزانی باڵەوە تا بەرشلۆنە بەرگەی دو یاری بەیاریزانی باڵی نەگرت. سپاس کاگاکۆجیان پێش یارەکەوتن جەنگەکەی ئیتالیا دەیباتەوە سپەی دۆڕانی بەرشلۆنە ئاراوخۆ بوو کاک موحسین واڵێ تاوان کاگی سامەوە ئەو هاوڕێشم لە کاک مەڕوان لە دەروی یاریگا وەڵا خە من نەبێ من جمهورەکانی بەرشلۆنە ڕەشیان لێ کردو بوومیان و لە بەرنمەیەک ئاوتوتە بەرشلۆنە بێتە بەرامبەر بە ئینتەر میلان، ئینتەر میلانە و تیپێ دەگاتە یاری کۆتایی، هەروەڵام ساڵە قۆناغی شانزۆ من یەک تیپم دیاری کردو بۆ یاری کۆتایی ویژ ئینتەر میلان بووە، هانی چیپێکی ترم دیاری نەکرد، بەڵام خۆمە شتێکی تەبیعیە من تەوەقوع و پێشبینیی خۆتە خوێندنەوەی خۆتە شتێکی زۆر ئاساییە بە من نابین بە فستت کوورە پێشبینی لەوە قورستریشمان کردووە. کاکەیوانەڵێ معقولە با نەچینە سەر بەرشەلۆنە ئەزین چۆنە سیرکەن بڕوا بکەن ئەزیزەکانم نابێ ئێمە بێ ڕێزی بەم بەرشەلۆنەیە بکەین، نابێ بێ ڕێزی بانزی فلیک و کارەکانیکەین، ئەبێ ئێمە نابێ بڵین ئەمە تۆواو کردو لە نا ئەبێ بڵین ئەم هەڵە بچووکانەمەوە کە چارەسەرێکی چونکە بۆ ئەم پیاوە لەسەر ڕێگەیەکی ڕاستە، ئەم بەرشەلۆنەیە و لاپۆرتا لەسەر ڕێگەیەکی ڕاست هەنگاویان هەڵگرتووە، هەنگاوی زۆر باشیان بڕیەوە بەڵام هێشتا ماویانە. تۆ بە قسەی کۆمەڵی هەندەرەڵ مەخەڵەتێکە هاوپێوتی هەردوو یارەکە لە ئینتەر میلانە بینەوە، چونکە یەکشتان با پێ بڵم زۆر کەس بە غەڵەت قسەی لەسەر ئینتەرەکەت لەبەری بۆ تۆ بینەری خولی ئیتالی نیت، ئێستا دەمی زۆر گەرانێڵێ بابە خولی ئیتالی کەوتۆتە دواوە ئیتالیا کاکە تۆ بینەری خولی ئیتالی نیت، بەڵێ ڕاستەکەی لای تۆ خولی ئیتالی کەوتۆتە دواوە لەبەری تۆ سیر ناکەی، لەبەری تۆ نازانی ئینتەر چی دەکات و تۆ نازانی ئینتەر میلان چۆن مامەڵاکە. کاکە وەڵا زەلامە بۆ قسەی لەسەر ئینتەر میلان کردووە بە قورئان تەشکیلەکەی نازانێت. کاکە من ناخی ئینتەرە ناسم من نازانم من چەند ساڵێکە سەیری ئینتەرەکە من یعنی زۆرترین یاریکە بینیمە لە خولی ئیتالی بینیمە یاری ئینتەرم بینیەوە. تۆ زانی ئینتەر میلان پێگاتەکەی لە 14 جنسیە پێگاتووە؟ تۆ زانی لە ئینتەر میلان هەموو یاریزانەکان بەشداریان کردووە؟ ئابم پێوەرە قسە و لەسەر ئینتەر میلان کردووە کە لە هێزی بەرشەلۆنەوە سەیری کردووە. بۆیە ڕەخنە لەسەر بەرشەلۆنە بەرشەلۆنە لەسەر ڕێگەیەکی ڕاستە، لەم ڕێگەیە کۆمەڵێ کرچ و کاڵیتیایە بڕغوویەکی تایە شل بۆتەوە شتێکی وایە ڕێگەکەی تەواوە ئەکرێت ئەمانە چارەسەر بکرێ بەرشەلۆنە بە تەواوەتی لەسەر ڕێگەکە بێ. کاک حەسەنجان سپاس دەکەم کاکە سیامەنجان کاکزاناڵە یاری کۆتایی پاریس و ئینتەر قوربانە بم سیامەنجان پاریس سەر دەکەوێ. کاک ساڵح سپاس دەکەم ئەزیز و خۆشەویستن بەخوا ئەڵێ باسی فاوڵەکەی مارتینیش بکە کە ئەنجامەکەی گۆڕی لە کۆتا خولەکدا زۆربەی میدیاکان و شیکەرەوەی وەرشێڵەن حاڵەتەکە 100% فاوڵە خێرە تۆ شیکەرەوەی بەڵام باسی ناکەی. سیامەنجان ئەزانیت چۆنە دڵەکەم من قسەکەی تۆ خەمە سەرسەرم
بەڵام بڕوا بکە ئەگەر زۆر زۆر بچیتە وردەکاری ئەو یاری و ڕەنگە قسەیە بکەم زۆر ناخۆش بێ بۆ هەندەری بەرشەلۆنە. ئەگەر تۆ زۆر زۆرەتەیە لەبارەی حاڵەتی تەحکیمی و من بدۆم لەبەری من نامەوێت تەداخلی ئەو حاڵەتە بکەم، بەڵام تۆ لە دوای گۆڵی دوویی ئینتەر میلان لە یاریەکەیان نەمای. ئەگەر هەندەری یعنی ئەتوێ بە حاڵەتی تەحکیمی قسە بۆ بکەم، من حەز ناگەم بچمە وردەکاریە، بەڵام ئەگەر پتیوی تۆ بەم جۆرە بدوێم، تۆ لە دقەی 45 لە یاریەکەیان نەمای کاتێک ئینیگۆ مارتینێز کردەوەیەکی ناوەرزشی ناخلاقی ئەنجامە تفە کاتە چێربی لە کاتی گۆڵی دووبەی ئینتەرا کە یاریزانەکان ئینتەر داوایان کرد بگەڕێتەوە بەڤار ئینیگۆ مارتینێز لەبەر سو ئوسلوگە بێ کارتی سوورەگرێ، تۆ کاتە لە یاریەکە دەرکراوی، ئەو کاتە لە یاریەکە دەرکراوی، ماویتە تۆ لە یاریەکە. بە ئێمە نەچینە وردەکاریانە کاکە، ئێمە ڕێز لەو ئاستەیەگرین کە بەرشەلۆنە پێشکەشی کرد. ئەگەر ئێمەش ئاوا بچین بە دوای وردەکاری و نقاتی بچووکە تۆر بتوێت لە من بی لە من بی لە من بی، مشتی زۆر لە تۆ بەڵگەی باشترم پێ، مشتی زۆر لە تۆ حاشا هەڵنەگرترم پێ بۆی کە تۆ هەر شایانیەوە نەبووی کە بیتەوە لە یاریەکەیە، تۆ شایانیەوە نەبووی، ئەبووە جێمی دۆم کە دەستی پێکرد بە دیاریزانەوە باتی تاتە ناوە، بەڵام ئەمە ڕووداوی یاریە. ئەتوانم بڵێم حەکەم هەڵەی کردووە، بەڵام ڕووداوەکە بچووک مەکردو چونکە ئەخطائی بچووکی بەرشلۆنە ڕێگر بوو لەوەی بگاتە یاری کۆتایی. ئەرسیناڵ بۆ فیناڵ، ئەرسیناڵ سەر دەکەوێت، پاریس ڕەنگە سەرکەوێت، ئیتر خۆ ڤار بەرشەلۆنەی کردە دەرەوە، بانەڵێن نینەکان ناخوێندەوە، بەرشەلۆنە غەدری ناوبژوان غەدی لە بەرشەلۆنە کرد لە گۆڵی سێمی ئینتەر فاوڵ بوو جێرار مارتین، ئەوە جوابمانەوانێ ئەتوانن بچیتەوە سەرەوە خاڵەتە. خۆ کاگێت شوێنەرەمە لە ئینتەر باسمان گوتومانە ئینتەر دەست بەتاڵ بۆ لە ئیتالیا وە خولیش باگەرێکی زۆر لە دەستەیە، بۆیە ئەوەی کە هیوایەک من لە ئەرسیناڵا بینم بۆ گەیشتن بە یاری کۆتایی چامپیۆنز لیگ و هیوایە کە هاوشێوەی ئینتەر میلان وەرزەکەی دەست بەتاڵە بێ، بۆیە ئەکرێ ئەم شەو یاریمان و نەمان کا بەرامبەر بە پاریس سەن ژەرمان. کاک ئیسماعیل کاک مستەفا لەم ساڵ بەرشلۆن لە جادەکەی بۆ قیرکرا بوو، بەڵام نەیتوانی ئەبتاڵ بەرێ، منەوە کاتیش پێم وتم بەوە مەڵێن بە بەرشلۆنە مەڵێن جادەکەی قیرە، چونکە یەتە بەردەم بەهێزترین تیپ، یەتە بەردەم قورسترین تیپ، هەرگیز لەگەڵ ئەو قسەیان نەبووم. نا تخوا کاک هاوکار واز لەو قسانە بێنن، بەخوای گەورە بەرشلۆنە شایانی ڕێز، یعنی هیچ ڕەخنێ نیە، هاندەر ئاساییە کاکەیە شکستێکی بەسەراتوە، ینی تۆ بخۆم و شکستانم بەسەراتوە کاگاوکار بڕوا بکە، یعنی هەر ڕەتفعلێکێ بێ هەندەری بەرشلۆنە من ئەی خەمە سەرچاوم ڕێزی لێگرم. ئەزانی بۆ من ساڵی 2000 یاری کۆتایی ئیتالیا و فەڕەنسا، یعنی لەگەڵ یاریزانەکانی ئیتالیا کە دەستیان کردەوە من یەکخۆم بە ئاهەنگ حازر کردو خولێکی 94 وڵتۆر گۆڵەکەی کرد ئیتالیا هاتە خوارەوە. ساڵی 2005 هەر چوومە مارشێتەکەی خوارەوەمان شتمە خوارە میز لە کاتی کاس بەرزکردنەوەکەی میلانە بچمەوە سەرەوە، میلان لە 8 دقیقە 3 گۆڵی لێکرایەوە. من تامیم شکستانم کردووە بۆ ئێستا فێر بووم سەیری تۆپی پێ بکەم، هەتا یارەکە داوەرفیکەی کۆتایی لێ نەیە، نە قسە دەکەم نە ڕۆڵم دەبێ نەدانیشم، یعنی تێگەیشتم لەوەی کە ئاهەنگجێڕان ئاهەنگی دوای فیکەی ناوژیوانە هەتا و کاتانگ ناژێڕی. بۆیە کاتێک تۆ دەبینی هەندێک کەوتۆتەم دۆ خۆ لە بری من خۆم لێ بم بەسەراتوە ڕێز یەکرم هەر شتێکە بیڵێ، بەڵام کاتێک تۆ بە زۆر ئەتەوێ من بچمە بابێکەوانێ من ناچارم بە ڕازگۆیی قسەت بۆ بکەم لەوەی یەکەم حاڵت کاکێسە هەیە لە ئەڵێەوەی کۆبارسی پەنارتی نییە بۆ لاوتارەوە کە پڕاوپڕ پیای کێشی، من هیچم پێ ناوترێ لەگەڵەمە، ئەڵێم دەستە خۆش بێ قسەکەی جەنابەت تەواو. شەو پاش کۆتایی یاری پاریس و ئارسناڵ دەگەڕێم وڵاتە ئەمزانین کێ دووەم تیپ دەبێت کە دەگاتە یاری کۆتایی بە ڕوبەڕووبوونەوەی ئینتەر میلان. تاو کاتە خواتان لەگەڵ.